السلام عليكم ورحمة الله وبركاته لە هەموو برایان و خوشکانی عزیزی بەریتانیا. بەناوی خۆم و خانەوادەی مامۆستا کرێکارەوە دەستخۆشی یەک بە یەکتانەکەم بۆ خەمخۆریتان و هەواڵپرسیتان و دوعاکردنتان بۆ مامۆستا کرێکار. وەکو هەمووتان ئاگادارن وەزعی باوکم بەرەو خراپی ڕوا. جگە لە کەمتەرخەمی باری تەندروستی زۆر سەخت و نامرۆڤانە مامەڵەی لەگەڵ دەکەن لە زیندانە. بۆیە دەستخۆشی لەو دەستەیە ئەەکەم کە لەبەر خاتری خوا کۆبوونەتەوە و ڕێپیشاندانێکیان ساز کردووە. هیوادارم هەموو برایان و خوشکانی عزیز بە دەنگی داواکاریەکە هەڵبستن و کۆک ببنەوە لە بەردەمی باڵوێزخانەی ئیتالی ڕۆژی هەینی 12 مانگ. داوا ئەکەم هەموو پەیوەست بێت بە ڕێنماییەکانی دەستەی ڕێکخستن و هەمیشە کارەکانمان یاسایی بێت بۆ سوودبینین لەو کۆبوونەوەیە و نامەیەک تەسلیمی باڵوێزخانەی ئیتالیا بکەین. بەو هیوایەی کە شتێک لەو زەختەی لەسەر شێخی زیندانە تۆزێکەم بێتەوە. پاشان هەمیشە ئەم فەرمودەیەمان لەبەرچاو بێ کە پێغەمبەر ئەفەرمێ والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. واتە ئەڵڵا یارمەتی ئەو بەندانەی خۆی ئەدا کە یارمەتی براکانیان ئەدەن. دوعاکەم خوا هەموو سەرکەوت و سەلامەت کە و برایەتی خۆمان بپارێزین و ئینشاء الله شێخی زیندان بە زووترین کات بگەڕێتەوە ناومان. والسلام عليكم ورحمة الله وبركاته.